داواکاری سەرەکیمان سەرفکردنی هەموو ئەو تەواوی ئەو مانگانەیە کە دەواممان کردووە نزیکی 8 مانگ دەبێت ئێمە لە کۆتایی مانگینەوە تا کۆتایی مانگی 4 بەردەوام بووین لە دەوامکردن ئەرکێکمان لەسەرشان بۆ ئەرکەکەمان جێبەجێ کردووە ئەوەی کە ماوەتەوە بەدەستخستن و دەستکەوتنی ئەو مافەیە کە لیان زەوت کردوین و لە هەوڵداین بۆ دەستخستن و یان بۆ گەیشتنە بڕیارێک یان بنچینەیەکی سەرەکی چارەسەرێک ئەگەر هاتوو جێبەجێ نەکرا یان وەڵامی داواکاریەکانمان بۆ شێوازێکی خۆمان دەمانێت وەڵام نەدرایەوە ئەوە بێگومان شێوازی تر ڕێگەی تریش دەگرینە بەر ئێمە لەم هەفتەیە دووەم ڕۆژە گربوونەوە ئەنجام دەدەین بۆ داواکردنی شایستە دارایەکانمان کە ئەوە 7 مانگە ئێمە دەوام دەکەین وەکو باسمان کرد لە مانگی 9 تاوەکو کۆتایی مانگی 4 یعنی زیاتر لە 7 مانگ دەکات تا ئێستا هیچ پرۆپارەیەکی هیچ مانگێکمان نەدراوەتێ ئەوەی کە دەبینن لێرە بریتە لە گردبوونەوەی مامۆستایانی یاریدەدەر لە هەر یەک لە بەشەکانی کیمیا و بایۆلۆجی و زانستی تاقیگەی پزیشکی کە ماوەی زیاتر لە 7 مانگە ئێمە داوامان کرد و هیچ شایستێکی دارایی بۆمان سەرف نەکراوە ئەگە بێت و وەڵامی داواکاریەکانمان نەدرێتەوە ئێمە بەردەوام دەبین و چەکێکیش کە لە دەستی ئێمەیەوەیە کە دەرەجەی تەڵەبەکان ئەوانەیە ئێمە لە مختبەرەکان داوام دەکەین لە ساڵی ڕابردووە لە مانگی نوێی ساڵی ڕابردووە داوامان کردووە تاوەکو مانگی 4 ئەمساڵ هیچ بڕپارەیەک ماوەرنەگرتووە بەرامبەر ئەو مافێ ئەو کارێکە خۆمان کردومانە بۆی ئێمەش لێرە ئامادەگربووینەتەوە بۆی داوای مافی خۆمان بکەین.